سەرباری قەیرانی دارایی کە کاریگەری ڕاستەخۆی لەسەر چالاکی ڕۆشنبیری و هونەریەکان دروست کردووە، خانەی ڕۆشنبیری منداڵانی چوارقوڕنە لە سنووری قەزای ڕانە وەک یەکێک لە گرنگترین ناوەندەکانی پێگەیاندنی منداڵانی سنوورەکە بەردەوامە لە چالێکیە جۆرا و جۆرەکانی و لە ئێساشدا نزیکەی 300 منداڵ لە خولە جۆرا و جۆرەکانی خانەکەدا بەشدارن و ئامانجی لەم چالاکیانە هەنگاونانە ڕۆ و پێگەیاندنی نەوەیەکی هۆشیار و خاوەن بەهرەی جۆرا و جۆر تاوەکو نەوەی داهاتوو بگات بە ئاستێکی بەرزی ڕۆشنبیری و هونەری. دیارە وەکو خانە ڕۆشنبیری منداڵانی چوارقوڕنە ساڵانە لە خولی هاوینە بە بەردەوامی کردومانێتەوە لە ساڵی 2009 بە بەردەوامیەوە، بەڵام ئەوەی جیاوازتر لە ساڵانی ڕابردوو وەکو ساڵی 2017 هاوینەی دیارە لە مانگی شەژرا بە هەم ڕووهیمەتی مامۆستاکان و زیاتر لەدە مامۆستای خۆبەخش ئەو ساڵ گروتینێکی باشتر و چاکترمان بە کازیەکەمان داوە. ڕۆژانە زیاتر لە 250 تا 300 فێرخواز زیاتر ڕۆژی وایە سەردانی بەشەکانمان دەکەن. چالاکیەکانی خانەی ڕۆشنبیری منداڵانی چوارقوڕنە جۆرا و جۆرن و منداڵان بەخواستی خۆیان بەشداری لە خولە جۆرا و جۆرەکاندا دەکەن و لەلایەن کەسانی شارەزا و خۆبەخشی. ئێمە وەکو مامۆستایانی خۆبەخش کە لەگەڵ کۆمەڵێ لە مامۆستاکانی ترمان کە لێرە خزمەت بە مناڵانی ناحیەکەمانەکەین کە لە دواوەی کە داوامی جامیعەمانتەواو بێت یەن بۆ ئێرە بە خۆبەخش دەرس زمانی ئینگلیزی بە مناڵەکانی ئێراڵین و هەروەها مناڵەکانی سوادێکی زۆریان لێ کردووە. ئەمە لێرەوانەی ئینگلیزی دەڵێنەوە بە منداڵەکانمان، لێرە فێری زمانی ئینگلیزیان دەکەین بە شێوەیەکی ستاندارد، بە بۆ شێوە ستانداردی کە زانکۆکانی ئۆکسفۆرد و کامبریج دانیان پێدانەوە. لێرە لەگە کۆمەڵێک مامۆستای تری ئینگلیزی کە دەرچووی ئینگلیزی و بەکالۆرۆیس و ماستەریان هەیە لە ئینگلیزی و ئاسیان زۆر باشن ئینگلیزی، توانای ئەوان هەیە لە منداڵ بگەێنن ستافێکمان پێکەینەوە بۆ چۆنێتی فێرکردنی منداڵەکانی چوارقوڕنە بۆ زمانی ئینگلیزی. من نام سۆزە، لە بەشی ئینگلیزیمان دەکجاری دەستمە شانۆم. زۆر سپاس مامۆستاکان دەکەم کە یارمەتیان داوین ئەو فێرگەشتیان بۆ کردوینێتەوە. من لە ڕانیا هاتووم بۆ دەورەی ئینگلیزی خوێنم و بەشی ئینگلیزی خوێنم لەگەڵ بەشی شانۆ. سپاس مامۆستایەکانیش مەکەم، مامۆستایەکانمان خۆشەوێت، ئەوانیش ئێمەیان خۆشەوێت. ئەنجامدانی ئەم چالاکیە فراوانەی خانەی ڕۆشنبیری منداڵانی چوارقوڕنە لە کاتێکدا بۆی قەیرانی داراییەوە زۆرینەی چالاکیەکانی دەڤەرەکە وەستاون، بەڵام خانەی ڕۆشنبیری منداڵانی چوارقوڕنە بەردەوامە لە خزمەتکردنی منداڵان و تاوەکو سەرەتایی دەستپێکردنەوەی وەرزێکی تری خوێندنیش کاروانی چالاکیەکانیان بەردەوامی دەبێت. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان، ناحیەی چوارقوڕنە.